بەڕێوەبەرێتی ترامپ ستراتیژیەتێکی نوێی لەبارەی ئەفریکاوە ئاشکرا کرد کە تێش دەخاتە سەر بەرەنگاربوونەوەی دەسەڵاتی چین و رووسیا لە کشوەری دەوڵەمەند بە سەرچاوە و بەڕێوەبەرێتی داوای بەرپرسیارەتێکی زۆرتر دەکات بۆ یارمەتی ئەمریکی. سەرکۆماری چین ژی ژینپینگ دەمیکا بە هیوای کۆبنەوەدایە لەگەڵ ڕێبەرانی ئەفریقایی وەکو کۆبنەوەی مانگی سپتامبری چین ئەفریکا. پرۆژەکانی ژێرخان بە سەرمایەی چینی لە سەرانسەری ئەفریکا سەرهەڵ دەدات. کردداری تاڵانکردن کە لایەن چین و رووسیا و پەیرەو دەکرێت گەشەی ئابووری لە ئەفریکا دوا دەخات. هەڕەشە لە سەربەخۆیی دارایی وڵاتانی ئەفریکا دەکات. ڕێگری لە هەلەکانی سەرمایه‌گوزاری وڵاتە یەکگرتوەکان دەگرێت. و دەستێوەردانە لە کردار لەشکرەکانی ئەمریکا و هەڕەشەیەکی گەورەی بۆ بەرژەوەندەکانی ئاسایشی نیشتمانی. باڵتن وتی ئاماجی استراتیژیەکە بەرەو پێشەوە بەردێنی بازرگانی و پەیوەندەکانی بازرگانیە و بەرەنگاربوونەوەی تۆرۆریزم و مسەوگەری بەرپرسیارەتی لە یارمەتیەکانی ئەمریکا. ئێمە دەڕواینە وتارەکە و دوور و درێژی وتارەکە و پاشان لەو بارەیەوە قسە دەکەین. بەڵام ئێمە خۆشحاڵین لە کۆتاییدا ئەمریکا استراتیژیەتێکی بۆ ئەفریکا هەیە. استراتیژی نوێی بۆ ئەفریکا ڕێکە لەگەڵ ڕێبازی دەرەوەی بەڕێوەبەرەتی ترامپ کە دەڕوانیتە چین وەکو پێشبەرگی کاری استراتیژی هەندێک لێکۆڵەران وەکو ئەمریکا لە بەرامبەر ئەوان دەبینن. مایک فۆچس لە ڕێکخراوەی ئەمریکان پروگرس دەڵێت ئەمە دەبێت بە جۆرێک بێت چۆن هاوبەشی لەگەڵ وڵاتانی تر پێک بهێندێت لەسەر بناغی بەرژەوەندیمان بەو شێوەی چۆن پێکەوە کار بکەین بۆ بە دوواداچوونی بەرژەوەندیەکانمان. ئەمە شەڕی نێوان وڵاتەگرتوەکانی ئەمریکا و چین نییە، بەڵام ئەگەر بێت و بەو جۆرە ناو ببرێت لەو بڕوایەدام دڵگرانی ڕابەران و کەسانێکی زۆر بکات. باڵتن هەروە هۆشداریدا لە پێداچوونەوە بە یارمەتیەکان بۆ ئەرکەکانی ئاشتی ڕاگررتنی نەتەوەی گرتوەکان. ئێمە بە دوای هاسانکردنەوە یاخود سازدانەوە یان کۆتایی هێنان بە ئەو ئەرکانی ئەنجام نەدراون بۆ دابینکردنی ئاشتێکی هەمیشەیین. ئامانجی ئێمە چارەسەرکردنی شەڕ و ناکۆکیەکانە نەک بۆ هەمیشە هێشتنەوەیان. وڵاتە یەکگرتوەکان هەروەها پێداچوونەوە بە یارمەتیەکانی دەکات بۆ هەندی لە وڵاتان و ئاماژە بە باشووری سوودان کرد کە لەوانەیە هەموو یارمەتیەکان بۆ ئەو وڵاتە بەم زوانە کۆتایی پێبێت.